لە ڤیدیۆی پێشوو کۆنفیگەری ئینتەرفیسی فیزیکال ئینتەرفیسی ڕاوتەری سیسکۆ XR-ەکەمان کرد. بێگومان ئێمە هەموو ڕاوتەرەکانمان نەکرد چکە زۆر ستریت فۆروەردە هەموو کۆنفیگریشنەکە ئایدنتیکاڵە لە هەموو ڕاوتەرەکانە بەڵام فۆکەسمان کرد لەسەر ئینتەرفیسەکەمان ئەنشات کرد IP ڤێرژن 4مان بۆ دانا بێگومان ئەتوانی ڤێژنی 6 بۆ دابنی بەڵام ئێمە فۆکەسمان لەسەر ڤێرژن 4 باشە پاشان دیسکریپشنمان بۆ دانا بۆ ئەوی کە ئینتەرفیسەکان بناسینەوە نێتۆرکێکی ئۆپتیمایز و دیزاینێکی مەزبوطمان هەبێ. ئۆکەی تایپێکی تری ئینتەرفیس هەیە کە بەلای منەوە زۆ گرنگە باسکردنی و بەکارهێنانیشی ئەویش پێوترێت لوپاک ئینتەرفیسەکان. لوپاک ئینتەرفیسەکان ئینتەرفیسێکی خەیاڵین بەڵام ڕاوتەرەکە وە ئەزانێت فیزیکاڵە. ئۆکەی چۆن ئێمە لێرەیە ئەگەر سەیری XR یەک بکەین دوو فیزیکال ئینتەرفیسمان هەیە وچس ئینتەرفیسی گیگابیت ئیثەرنێتی 0001 لەگەڵ 02 ئۆکەی ئەمانە فیزیکەڵن ڕاوتەرێکە چەند ئینتەرفیسێکی هەیە دوانیان ئێستا گیراون یەکیان ئەچێ بۆ XR2 یەکێکیان ئەچێ بۆ XR3 بەڵام لوپاک ئینتەرفیس جیاوازیەکەی ئەوەیە کە ئینتەرفیسەکە خەیاڵیە لەسەر ڕاوتەرەکە بەڵام ڕاوتەرەکە بە شێوازێک مامەڵی لەگەڵ ئاکا کە ئەم ئینتەرفیسە بێگومان کە فیزیکڵە واتە چۆن گێگابیتەکان مامەڵیان لەگەڵدا ئاکرێت ئەو لوپاک ئینتەرفیسش بە هەمان شێوە مامەڵی لەگەڵدا ئاکرێت بۆیە بوونی لوپاک ئینتەرفیس ستیبڵەتی ئەیات بە ڕاوتەرەکان بە تایبەتی لە پرۆسێسی OSPF کە دواتر بەورتر باسیەکەین و گرنگیەکی تری ئەوەیە بۆ ناسینەوەی ڕاوتەرەکانە گرنگیەکی تری ئەوەیە کە ئەکرێت بۆ BGP مەڵتی پرۆتۆکۆل بەکاربێت گرنگیەکی تری ئەوەیە کە ئەکرێت SSH بۆ بکەیت واتە کاتێککە تۆ ڕیمەتلی مەنێجی ئەم نێتۆرک دیڤایزانەکەی بێگومان کە ئەبێت کاتێکە نێتۆرکدا ئەندرێت یەکەم هەنگاو ئەبێ بیر لە مانیجمنت بکرێتەوە ئەبێ لە نێتۆرکی مانیجمنت بکۆڵیتەوە کەواتە ئێمە ئەتوانین لە جیات ئەوەی کە بۆ نمونە ئەکسێسی ئەم ڕاوتەرە بکەی لە کۆمپیوتەرێکەوە بۆ ئەم ئینتەرفیسە یاخود بۆ ئینتەرفیسە نەخێر ئەکسیسی خۆی ئەکەین لە ڕێگەی لوپاک ئینتەرفیسێکەوە چۆن لوپاک ئینتەرفیسێک دیفاینەکەین ئەیکەینە دۆمینی OSPF پاشان ئەدڤێرتایزیەکەین پاشان ئەتوانین پێ بگەین ڕیچەبڵیتی دروستەکەین ئەمانە هەمووی ئەنجامین بەڵام بۆ ئێستا لەم ڤیددیۆیە ئێمە کۆنفیگەری لوپاک ئینتەرفیسەکان لەسەر هەر پێنج ڕاوتەرەکە ئەکەین لەبەرەوەی کە لوپاک ئینتەرفیس بۆ زۆربەتان ڕەنگە نوێ بێت بۆیە لەسەر هەموو ڕاوتەرەکان تاقیەکەینەوە تاوەکو ئێمە بە تەواتی دەستمان لەگەڵی ڕابێت پێش هەموو شتێک ئێمە هەموو وتومانە 10.16/24 بەکارهێنین سەبنێتمان کرۆتەوە بۆ نێتۆرکی خۆمان باشە کەواتە با بیێنینە ناوەوە کە ئەمە نێتۆرکی ئێمەیە پاشان ڕەنگێکی جیاوازی بینێ کە ئەمە سەبنێت کراوەتەوە باشە بەم شێوەیە ئەمە نێتۆرکی ئێمەیە ئێستا ئەبێت نێتۆرکێکی تر بێنین کە من ئەڵێم باشترین ئەوەیە کە نزیک بێت لە دۆمینی ڕاوتەرەکانەوە 10.7.r/32 مەبەستم لەمە چییە؟ مەبەستم لەوەیە 10.16/24 ئەمە سەبنێت کراوەتەوە و تەواو نێتۆرکی دوای ئەوە لە 24 لە سەبنێتی 24 حەڤەیە باشە 10.7 r کە ژمارەی ڕاوتەرەکەیە بۆ نمونە 1 یاخود با بڵێن 10.7 10.7 10.7 10.7 10.7 بەو شێوەیە پاشان سلاشی 32 واتە نێتۆرکێک جێ ئەکەینەوە کە تەنها خۆی بێ واتە حەڤەیەک ئەبێ بە نێتۆرکێک بۆ خۆی حەڤەدوو ئەبێ بە نێتۆرکێکی تر حەڤەسێ ئەبێ بە نێتۆرکێکی تر باشە کەواتە فکری لوپاک ئینتەرفیسەکەمان بەم شێوەیەدا ئەنین با ڕەنگێکی جیاوازی بینێ بۆ نمونە ئەم ڕەنگە مارۆنی قاوەیە نازانم بەڵام گرنگ ئەوەیە کە جیاواز بێ بەوەی بیناسینەوە ئێستا بە ناوی خۆی گەورە لە ڕاوتەری یەکەوە دەست پێەکەین شوت ئەومانقڵاتە نابێ کەپیتاڵ بێ ئۆکەی پێشە مشتێ بزانین ئایا لوپاک ئینتەرفیسمانەیە بای دیفۆڵت نەخێر هیچ لوپاک ئینتەرفیسێکمان نییە ئەبینین مانجمنتمان هەیە لەگەڵ 7 گیگابیت ئیثەرنێت ئۆکەی کۆنفتی ئینتەرفیس لوپاکی 0 هەمیشە لوپاکی 0 بەکارێنین بۆ مانجمنت بۆ هەموو شتێک دیسکریپشن ئەمە XR1 ئۆکەی XR یەکە پاشان IP version 4 address 10.0.17.1/32 ئەگەر ببینن چیم نەکرد ئەنشاتم نەکرد چکە لوپاک ئینتەرفیس by default خۆی ئەپاشە و کۆمی change the difference ئەمە ئەبینین شۆیەکەکەین کە ئەمە کۆنفیگریشنەکەمانە کۆمێت ئۆکەی ئێستا
ئەتوانین ئەمە کۆپی بکەین بۆ هەموو ڕاوتەرەکان بەڵام ئەو ئایدیای کە لێرە بەکارمان هێنا لێرە ناتوانین بەکاری بێنین چونکە گۆڕانکاریتیایە بێگومان بە بەکارهێنانی ئۆتۆمیشن ئێمە ئەتوانین زۆر شت بکەین هیوادارم کە کاتمان بمێنێ بۆ ئەوی کە کەمێکیش قسە لەسەر ئۆتۆمیشن بکەین هەر لە هەمان لابی کە ئێستا لە بەردەممانە ئۆتۆمیشن تاقی بکەینەوە بەڵام من بۆ ئێستا فۆکەسم لەسەر OSPF BGP MPLS تاوەکو بتوانین هەمووی بە جوانی کەڤەڕ بکەین ئۆکەی 10/72 XRE2 which is XRE2 ئۆکەی کۆمێت باشە Cisco configure terminal پاشان لوپاکی 0 XRE3 مان هەیە پاشان ئەمەژە بێ بە 3 اینجا شتێکی تری بۆ زیاکەین کۆمێت بۆ ئەوی کە یەکسەر کۆمێتیشی بکات چکە ئێمە لەم کۆنفیگریشنی کە لە بەردەستمانایە ناترسین بۆچی نەیکردووە شەو کۆمێت پێم وا بێ بەو شێوەیە نیکە ئەبێت بێتە دەرەوە کۆنفتی ئۆکەی ئەمە لا ئەبین بۆ ئەوی کە سەرمان لێ تێک نای XRE4 ئەمەش ئەبێ بە بێگومانە بێ بە 4 ئۆکەی زۆر باشە Cisco configure terminal پاشان هەمان configuration بۆ XRE4 ببورن XRE پێم وا بێ لێرەیە چیمان کرد نا پێم وا بوو کە هەڵەمان کردووە بەڵام نەخێر هەڵەمان نەکردووە XRE5 پاشان حەڤە 5 بەم شێوەیە وەکوتمەوە قوبڵ ناکات کۆمێت ئۆکەی show IP interface brief هاوڕێیان لێرە بیکەم نا بێگومان لێرە نەیکەم کەواتە چیەکەین باشە حەڤە 5 ئەمە لێرەیە لە کۆنفیگە لە بەرەوە نەیکردووە باشە show IP interface brief ئەبینین حەڤە 4 پاشان ئەمە لە کۆنفیگ نەهاتوونەتە دەرەوە بۆیە show IP interface brief حەڤە 3 XRE2 and show IP interface brief حەڤە 2 پاشان کۆتا ڕاوتەرمان show IP interface brief حەڤە 1 ئێستا نێتۆرکی لوباکمان جیا کردوێتەوە لە ڤیدۆی داهاتوو دەستەکەین بە کۆنفیگەری OSPF. Stay tuned.